سڵاتان لێبێت بینەرانی زارێ کرمانجی لە دیوانی قایمقامەتی قەزای ناوەندی سۆرانم سەبارەت بە پرۆژەکان و دروستکردنی چەند پارکێک و هاوکات دروستکردنی ناوچەیەکی بازرگانی لە سنووری دارە سەربەخۆ سۆران ئەم پرسانە و چەند پرسێکی دیکە میوانێکم لایە قایمقامی قەزای ناوەندی سۆران کاکرەزەب سڵاوت لێبێت و کاتت باش بە دیاریکراوی چەند پرۆژەیەک لە ماوەی ڕابردوو لە ئیدارە سەربەخۆی ڕاگەیەندران بەشێکش لەوان نۆژەنکردنەوە و دروستکردنی پارکی نوێ بوو کە زانیاریمان پێ بدەێ و پارکانی دروست دەکرێن لە کوێن و ئەوانەی نۆژە نەکرێنەوە چەند سپاسان دەکەم خۆتان زانانی جەنابی سەرۆکی حکوومەت کاتە ئێرە بەردی بناغی چەند پرۆژەیەکی استراتیژی دانا و یەکێ لەوانە کە دوو پارکی گشتی بوون یەک پارکی گشتی سۆران بوو و پارکی سنتەر بوو کە ئەوانەش ڕیدیزاین کرایەوە جارێکی کە بە پێداچوونەوەی کراوە و محاولە کراوە لە ئیداری سەربەخۆی سۆران وەکە جارێکی کە پارکەکان بە شێوازێکی باشتر یعنی بەرفراوانتر بکرێ بۆیە ئیشی لەسەر کراوەتەوە و ئێستا خەریکە نەدووە قۆناغەکانێتی ئینشاڵڵا ماوەیەکی کە دەست بەکار دەبن لەو دوو پارکە و جگەلەوە ئێمە لە پارکە بچووکەکانی کە ناو سنتەری سۆرانیش هەبوون کۆمەڵە پارکمان هەبوون کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەبوو لە گەڕەکە جێرجەکانی سۆران ئەویش سێ پارک بوون کە ئێستا لە قۆناغی نۆژەنکردنەوە دانا لەگەل ئەو نۆژەنکردنەوە پارکانەکە لەو گەڕەکانە هەبوون ئێمە ئێستا هەندێک پارکی نوێ بچووکی شەنەکە بچووکە سنتەری سۆران لە بەرامبەر خەستەخانەی لەدایک بوون ئێستا لەوێش خەریکی دروستکردنی پارکێکی و لە بەرنامەماندا پارکێکی لە دەروازەی سۆرانیش هەر لە چوارڕیانەکە نەتەماینە لە بەرامبەر هۆلیبۆنەکە لەوێن دەریش پارکێکمان هەیە ڕێژی سەوزە ئینشاڵڵا لە شاری سۆران بە نیازین کە بەرفراوانی بکەین و تیمێکمان پێکی ناوێ سەر قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران بە هەمانگی لەگە ئیدارە و لەگە شارەوانی و لیژنێکمان پێکینەوە و هەموو لانەکانی تێدانە و ئەو لیژنی ئێستا ئیشراف لەسەر مەوزوعی سەوزایی دەکاتن و هەوڵ دەداتن ڕێژەی سەوزایی و ژێرخانەکەی بە تۆکمەتر دروستکە لە جارە و ئێستا خەریکمە پلانی بەرنامەجمان هەیە ماوەی ڕابردوو دەنگوو هەبوو بۆ دروستکردنی ناوچێکی بازرگانی لە ئیدارە سەربەخۆی سۆران ئەمە بە کوێ گەیشت شوێنی بۆ دەستنیشان کراوە لە سۆران بۆ ناوچەی بازرگانی ڕاستە ئەو بیرۆکەیە هەبوو لە مێژە ئیشی لەسەر کراوە و پارچە زەویکیشی بۆ تەرخان کرابوو هەر لە ڕێگای سنەعەوە کە بەنیاز بوون چونکە سەرڕێگای سەرەکی بوو لە حاجومەرانەوەدا پێمان باش بوو ناوچێکی بازرگانی دروست بکەین بەڵام هەتا ئێستا وەکو گوتیان کەس ئێستا نەدرێتە تەندەرین و ئەوانە بەڵام کۆمەڵی قۆناغی بڕیوە و چاوەڕێ دەکەین لە قۆناغەکانی داهاتوو ئینشاڵڵا دەست بە پرۆژێش بکەین قەزای ناوەندی سۆران بەرفراوانە و سەرجەم قەزەکانی دیکەڕ و لە قەزای سۆرانەکەن قەزای ناوەندی سۆرانەکەن بەشێک لە بازاڕی چەکفرۆشان لێرە هەبوو دواتر بە ڕێنمایی و وەزارەتی ناوەخۆ بەشێکیان داخرا و بەشێک بە دیاریکراوی بڕیار بوو شوێنێکی تایبەت بۆ بازاڕی چەکفرۆشان لە دەروەی شار دروست بکرێت ئەمە بە کوێ گەیشت ئەمەش زەویشتی بە تەرخان کرابوو لە لایەن سەرۆکاتی شارەوانی سۆرانەوە بەڵام کۆمەڵی تێبینی هەموو لەسەر مۆڵەتەکانی کە ئەو مۆڵەتانە ئایا بۆ ئەو هاوڵاتیانێکی لەوێ دەچەکە فرۆشن کۆمەڵی گیری و گازندەی لە مۆزوعی مۆڵەتەکان هەبوو و خەریک بوون بەگە وەزارەتی ناوخۆ لەسەر خەدمین کە بتوانین چۆن بە چ میکانیزمێک بتوانین مۆڵەتیان پێ بدەین ڕەنگە بەشێکیان ڕەنگە کەم دەهات بوون دەرامەدێکی ئەوتوان نەبووبی اینجا بۆی تۆزێ ئەوە هەبوو گلەیان هەبوو بە پێمان باش و پێداچوونەوەی پێ بکەین لەسەر مەوزوعە ئەگەنە مەوزوعی چەکەکان بالفعل دەبی لە ناوەندی شارەکە نەمینن و بچنە دەرەوەی شار و زەویشی بۆ تەرخان کرد و ئینشاڵڵا لە ئایندەدا ئەویش بچتەوەری جێبەجێکردن بسیارمەوە بی کاکڕەجەب کاروانی ئاوادانی پرۆژەکان لە سەرجەم قەزەکانی ئیدارە سەربەخۆ سۆران بەردەوامیان هەیە قەزای ناوەندی سۆرانش بەدەرنێ لەمە بۆ داهاتوو چ موژدێک دەدەنا هاوشاریانی ئیدارە سەربەخۆی سۆران و قەزای ناوەندی سۆران چ پرۆژێک لە ئارەدایە بۆ ئەم ساڵ وەکو خۆتە بینی ماوەیەک پێش من پێمابی بە حکمی ئەوەی کە ڕێژەی دانیشتوانی قەزای ناوەندی سۆران 150 ئیدارە سەربەخۆی سۆران پێک دینیتن بەو لەبەرەوە ئەسبابە بینی ڕێژەی پرۆژەکانیش لە قەزای ناوەندی سۆران زۆرترە بەنسبەت لە قەزەکانی دیکە بە حکمی دانیشتوانەکەی و ئێستا بینی هەموو گەڕەکەکان ینی زۆربەی زۆری گەڕەکەکان ئەگەر سەیریکەی پرۆژەمان تێدا هەیە و ماوەیەک لەمەوبەری چەند ڕۆژ لەمەوبەریش کە دەبینین بەردی بناغی چەند پرۆژەیەک دانراوە لەلایەن کاڤین گروپەوە جێبەجێکرێ بای 20 میلیارد بوو کە ئەوانش هەموو گەڕەکە جێرجەکانی ئەو شارە بوون و جگە لەوانە کۆمەڵە پرۆژێک کەمان هەیە لە گەڕێکی بارزانە گەڕێکی ئیسقەلایە ئەوانش کە ماوەتەوە و گەڕێکی جوندیانیش هەندێک کەم و کورتی ما بوو دەمانێت ئەوەش تەواو بکەین لەگەر ئەلان دەکەین ئینشاڵڵا گەڕێکی باپشتیان و کۆڕەک و ئەوانش هەوڵ دەدەین ئەوەی کە لە بەرنامج هەیە ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو نیەسمان مایە وەکو هەر لە پلانەکانی ساڵی ڕابردوو شەوەدان ڕابوو کە بتوانین قەزای ناوەندی سۆران واری بکەین کە بۆ ساڵەکانی داهاتوو بۆ ساڵی داهاتوو بتوانین برێن
هیچ کۆڵانێک نەماوەتە لەم شارە قیرتاو نەکراوی خەدەماتی نەگەیشتوی هەر ئەمڕۆ ئێستا سەردانی گەڕێکی برا دۆستمان کرد قۆناغی باشی بڕیوە لە فەتح و لەمانە بەڵام هەندێک کەم و کورتیان هەبوو محاولە دەکەن چارەسەریان بکەن هیواداریم هاوڵاتیانیش هاوکارمان بن چونکە زانیا ئەو پرۆژانە کاتی خۆی شاری سۆران بە چەشنێک فراوان بە حاڵەتی زیادە ڕۆی گەلێک زۆری تێدا هەیە و بوتێتە بەربەست لە بەردەم بەرەو پێشچوونی پرۆژەکان و هەوڵ بدەن هەمومان پێکەوە بە هەماهەنگی لە گەلێکتر چونکە خۆتان زانین لە کابینەی نوێم و دوای دروستبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێژەی پرۆژەکان لە هەموو ئیدارەی سۆران بەگشتی و لە قەزای ناوەندی سۆرانیش بە ڕێژێکی بەرفراوان زیادی کردووە و دەتوانین خۆشبەختانە بڵێن هیچ سەردەمێک وەکو ئێستا پرۆژەمان نەبووە لەو شارە چی ئیستراتیژی چه ئەوانەی کە خەدەماتی ڕۆژانەی هاوڵاتیە ئیشمان لەسەر کردیە و دڵنیاین لەوەدا بەو پلانێکە لە کابینەی نوێ هەم بوو و خودی جەنابی سەرۆکی حکوومەتیش مهتەم بوو بە قەزای ناوەندی سۆران و بەخۆی ئیدارەی سۆرانیش نیاز وە ئیدارەی سەربەخۆی سۆران بگاتە ئاستێک لە ساڵانی داهاتوو ئینشاءالله ببیتە ناوەندێکی سیاحی گەورە و هەندێک پلانی گەورەمانەیە چ لە مەوزوعی کۆڕنیشە چ لە مەوزوعی پارکی سقەلایە ئیشی لەسەر دەکەین ئێستاش بۆ قۆناغەکانی داهاتوو نیازمان وایە یعنی وای هەیە کە بتوانین شاری سۆران گۆڕانکارێکی گەورە و جەوهەری تێدا بکەین پلانێکمان هەیە کە لە ساڵانی ئایندەدا هاوڵاتیانی ئێرە و خەڵکی کێش ڕوو لێرە بکەن کە مەسەلەی ئیشکردنە گەنجەکانی زۆرمان هەیە کە ڕەنگە بێکار بن و هەوڵمانداوە لە هەموو ڕێکەوە ئیشان لەسەر بکەین چکە ڕێگاوبان یەکی لە فاکتەرە سەرەکیەکانە بتوانێت ویشە بکەین و خەدەماتی سەرەتایش خۆت دەزانیت لە قۆناغێکم هاوڵاتێک گەر بەردەرگای ئاوی نەبی کارەبای نەبی قوڕ و لیتاوی بەردەرگای تۆ ناچاری ئەوە پێش بخەیت جا ئینشاءالله لە ئایندەدا پرۆژە ئیستراتیژیەکان زۆرتری بن لە قەزای ناوەندی سۆران و کۆی ئیدارەی سۆرانیش بەگشتی و ئایندەیەکی گەشت دەبینم بۆ سۆران و هیوادارم هاوڵاتیان دڵخۆش بمە پرۆژانە و حکوومەتیش خۆی بە خزمەتکاری هاوڵاتی دادەنێت ڕەجەب سپێر حارس قامی قەزای ناوەندی سۆران بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی قامی قەزای ناوەندی سۆران بوو سەبارەت بە کۆی و پرسانەی کە وەڵامی داوە ئاماژەی بۆ کرد پرۆژەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزای ناوەندی سۆران بەردەوامیان دەبێت و هەروەها سەبارەت بە نۆژدەنکردنەوەی پارکەکانش ئاماژەی بەوەدا کە دوو پارکی تازە دروست دەکرێن لە قەزای ناوەندی سۆران و سێ پارکیش نۆژن دەکرێنەوە بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون کە خستمانەوە